الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا وقائدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان، لشوي قتري جمعي مباركة لخزمتي سيري باقي پیغمبرا صلى الله عليه وسلم، كتاب جوان نائبكي جنابي ما وصي مدرسة الوردة العنبرية في سيرة حضرة الرسول، في سيرة حضرة خير البرية، أو كتاب النازاري كما وصى داينا على سيرة پیغمبر صلى الله عليه وسلم لخزمتي أبين لشوي جمعانا. خواهي تبارك وتعالى بأمتي وبيغمبر أجمع مامكا وحساب مامكا، أو بيغمبرتك وشفاعات مامبوكا وبانك مامكا ودرمانكا لا أو بشابوين كوتمان بيغمبري خواه صلى الله عليه وسلم هنگاوي دومي بختوري أو بكوا خيزاني بيكينا لقل باشترين وشاكترين وقولترين وبرسترين وبأخلاقترين وبعفترين آفرتي سر أرز كحزدي خديجة بو. باسي أو حكمتانا مان كوا حكمة شيبو حزدي خديجة بودة والله من يسر مايا كبويو بتمني لبيغمبر قولتر بو شو بيغمبري خواكر لجمعين رابردو آماج ما بيكر. بلام أم جمعة آماجة بو بشاكين پیغمبری خواه صلی الله عليه وسلم كتمنده مناڵی بوو، تمني بس 5 ساڵ بوو، ئافرەتێکی 40 ساڵی بۆ مارە کرد. حکمەتەکەی چی بوو؟ و نهێنی و حکمەتی مارەکردنی پێغەمبەری خوا بە حەزەتی خەدیجە چی بوو؟ یان زۆر جارێک ئەلمانی و ئەو کەسانەی کەوا ملحید و بێدینن ڕەخنە ئەگرن لە پێغەمبەری خوا لەسەر زۆر زەواجی پێغەمبەری خوا، زۆر ژنهێنانی پێغەمبەری خواڵن پێغەمبەری خوا بۆچی زۆر ژنهێناوە؟ نەعوذ بالله بێئەدەبیەکەن لە خزمەت زاتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پیاوێکی شەهوانی بووە. ئایا بە سەیرێکی حیاتی ئەم پێغەمبەرە بکەین، ژیانی ئەم پێغەمبەر بکەین، بزانین وا بووە؟ خاڵی یەکەم کە وتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە حەزەتی خەدیجە هێنا، طبعاً 20 ساڵ لە پێغەمبەری خوا گەورەتر بوو، بەڵام پێغەمبەری خوا هێنای. پێغەمبەری خوا تا تەمەنی 50 ساڵی، یعنی بەهاری گەنجی پێغەمبەری خوا لەگەڵ حەزەتی خەدیجە کە بێوەژن بوو تەمەنێ گەورەی بوو لەگەڵا بردەسەر. ئەمە خۆی بۆ خۆی وەڵامێکی ڕوونە بۆ ئەلمانیانە، بۆ ملحیدانە کە ئاڵن پێغەمبەری خوا ئاوا بووە. چونکە عادەتە نەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزی بکردایە وەکو پیاوی ئەمڕۆ، وەکو خەڵکانێک کە ئەمڕۆ دائیمە چاویان لە ناموسی خەڵکیە، تەشبیه نەبێ ئەستەغفر الله، ئەم پێغەمبەرە لەم تەمەنی 50 ساڵی خۆی ئەم 25 ساڵە کە لەگەڵم ئافرەتا ژیا و ژیانی بەسەر کرد، ئێستش چاوێکی خیانەتی نەبڕیە ئافرەتی کەسێتر، هەر چاوی لای خێزانی خۆی بوو. ئەمەش باشترین بەڵگەیە کە لەسەر ئەوەی کەوا پێغەمبەری خوا پیاوێکی بەڕاستی عادی نەبووە و پیاوێکی ئاساییەوە، پیاوێک بووە فریشتە ئاسا بووە، یعنی فریشتەی گەورەتر بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و ئەوە نییە کە ملحیدەکان باسی پێغەمبەری خواکەن صلی الله عليه وسلم، بەڵکو پێغەمبەری خوا پیاوێک بووە طبیعەت پاک، عیفەتی پاک، ئەخلاقی پاک، و ئینەکە لەعەلا خولوق عەظیم، خواشایەتی بۆدا پێغەمبەری خوا ئەم ئەخلاقە بووە. خەڵکانێک هەیە مەسئلە ژنی خۆی هەیە لەوانەی کە ڕەخنە لە ئیسلام و لە مسلمانان ئەگرن، بەڵام لەولا چەند عاشقە و خەلیلەی هەیە بە چاوی بێناموسیەوە سەری خەڵکیەکە، بەڵام پێغەمبەری خوا لە مودەی ئەم چەنەی ئەم 20 ساڵ 25 ساڵە کە لەگەڵ ئافرەتا ژیا، ئێستش بەڕاستی ئافرەتی تریشی هەر بە حەڵاڵی نەهێنا، یعنی ژنێ نێنا سەری، وەکو ئاماژەمان پێکرد. و هەروەها ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەیتوانی پێش ئەوەی حەزەتی خەدیجە بێنێ جوانترین پیاوی قوڕیش پێغەمبەری خوا بووە، صادقترین و بە ئەخلاقترین پیاوی مەکە پێغەمبەری خوا بووە. ئەیتوانی جوانترین ئافرەتی قوڕیش بێنێت، باشترین ئافرەتی قوڕیش بێنێت، دەوڵەمەندترین ئافرەتی قوڕیش بێنێت، بەڵام پێغەمبەری خوا نەیهێنا. یعنی ئەمە ئەوە ئەگەینە پێغەمبەری خوا بەڕاستی پێغەمبەر بوو، بە دوای شەهوەت و ئارەزووە نەبوو. ئەگەر بە دوای ئەوە بوایە ئافرەتی بێوەژنی 40 ساڵی نەهێنا کە 20 ساڵە خۆی گەورەتر بوایە، بەڵکو کچێکی گەنجی خانەدانی گەورەی قوڕیشی هێنا. و هەروەها
خاڵی دووەم لەو حکمەتێکەوە پێغەمبەری خوا هێناوێتی ئەم ئافرەتە ئافرەتێکی بەڵێ دەوڵەمەند بوو بەڵام بە سەلیقە بوو، عاقڵ بوو، ژیر بوو، پاک بوو، طبیعەتی پاک بوو، مشریک نەبوو. پێغەمبەری خوا هێنای لەبەر ئەخلاق و ڕەوشت و ئیمان و ڕەوشتەکەی، چونکە وتراوە خەلفە کولی ڕەجولی عەظیم ئیمرأە، لە پشتی هەموو پیاوێکی گەورەی جیهانیەوە وتەیەکە، ئافرەتێکەیە بەڕاستی. بۆیە عولەما ئەفەرمون ئەم ئافرەتە بۆ پێغەمبەری خوا وەکو وەزیر وا بوو، یعنی پشتیوانێکی گەورەی پێغەمبەری خواوە. بەڵێ ماڵ و سەر و سامانەکەی خزمەی پێغەمبەری خوا، بەڵام عەقڵ و سەلیقە و زیرەکەکەیشی پشتیوانی گەورە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەبەر حکمەتانە بوو پێغەمبەری خوا هێنای. و وەڵامی ئەوەش کە وتمان وەڵامێکی توندی تایە بۆوانە، بۆیە پێغەمبەری خوا ئافرەتەی هێنا، پەنانێوەر بوو گەنجێک منداڵێک مەسەڵە دەوڵەمەندێکی تر. بەڕاستی پێغەمبەری خوا پێغەمبەر بووە، ئەو صیفەتە خووە ناشرە شەهوانێکەوە لە ئینسان و دەڕندەکانە هەیە لە پێغەمبەری خوا نەبووە صلی الله علیه وسلم. و هەروەها وەڵامی دووەم خاڵ کە ئەوانەی ئاڵن پێغەمبەری خوا ئەی بۆ ژنی زۆر هێنا، تەبعەن ئاماژەمان پێ بەوە کرد ئەم پێغەمبەر نازدارە تا حەزەتی خەدیجە خێزانی و یعنی تا تەمەنی 50 ساڵ 25 ساڵ لەگەڵم ئافرەتا بوو، ژنی نەهێنا سەری. و دوای چەند ساڵێکیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوسا ئافرەتی هێنا، ژنی هێنا، وەفاعەن بۆ حەزەتی خەدیجە. هەتا ئەو ساڵێ کە حەزەتی خەدیجە و ئەبوو تالیبی مامەی وەفاتی کردایە، پێغەمبەری خوا ئەو ساڵی نانەوە عام الحزن، یعنی ساڵی خەم و قەفەت و بێتاقەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوەندە نیگەران بوو بە مردنی ئەم ئافرەتە بەڕێزەی کە خێزانی بۆ حەزەتی خەدیجە. لە دوای ئەوە پێغەمبەری خوا تەبعەن 9 خێزانی یا 10 خێزانی تر هێنا. ئیسا لەوە چییە؟ ئەوان هەڵەن ئەوە نییە بۆچی ئەم 10 خێزانی هێنا؟ هێنانی هەموو ئافرەتە کە پێغەمبەری خوا هێناوێتی حکمەتی دینی و کۆمەڵایەتی و ئیجتیماعی لە پشتۆ بووە. مەسەلە لە دوای حەزەتی خەدیجە بە چەند ساڵێک حەزەتی سەودە مارەکات، لە دوای حەزەتی عایشە مارەکە، لە دوای حەزەتی حەفسە مارەکە، لە دوای حەزەتی زەینەب مارەکە، لە دوای زەینەبی کچی جەحش مارەکە، دوای ئومو سەلەمە مارەکە. ئەمانە هەموو خێزانەکانی پێغەمبەری خوان ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێت. تەبعەن خێزانەکانی پێغەمبەری خوا، ئالوبەیتی پێغەمبەری خوان، خوا ئالوبەیتی پێغەمبەری خوا بە پاکترین بوونەوەری سەر ئەرز باسەکە. خوا فەرمی ئەی ئالوبەیتی پێغەمبەری خوا ئێوەمان پاک لە تۆ لە ژەنگی بتپەرسی و بەدخوی و خوون ڕەوشتی ناشرین، یعنی خوا شایەتیان بۆدا. اینجا خوا پلەیەکی پێداون بە هەموو خێزانەکانی پێغەمبەری خوا فەرمێ چی؟ النبی ئەولا بالمؤمنین وأزواجه أمهاتهم. خوا خێزانەکانی پێغەمبەری کردووە بە دایکی ئیمانداران، یعنی وەکو چۆن دایکت لێت حرامە مایبڕی، خێزانەکانی پێغەمبەری خوا ئاوا دایکتە و دەستنوێژی لێیان ناشێ و بەڕاستی مارەبڕیان بۆ ئومەتی پێغەمبەری خوا نابێ. یعنی خوا پلەی دایکاتی دا بە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. اینجا حکمەتی هێنانی ئەمە ئافرەتە وەک ئەرزمان کرد حکمەتی دینی کۆمەڵایەتی ئیجتیماعی لە پشتۆ بووە. بۆ نمونە یەکێک لەو حکمەتانە ئینتیصاری دعوەت و سەرخستنی دعوەت و بڵاوکردنەوەی دعوەتەکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئافرەتانە ئێهێنا بۆ ئەوەی کەوا خزمەتی دروستکە بەهۆی زاوە خزوورایەتیەوە بەڕاستی لەگەڵ سەرانی قوڕەیش و لەگەڵ قەومەتیرەکانە تێکەڵ بێ، بەمە بتوانێ بانگەشە بە داواکەی خۆی بە ئەو خەڵکە بێنە سەر ڕێگەی ڕاست. یەکەم لە حکمەتی دینی بووە. اینجا ئەو ئافرەتانەی پێغەمبەریان هەمویان بێوەژن بوون، هەمویان بەڕاستی لە کۆمەلگا ماونە تۆ پێغەمبەری خوا مارەی کردوون. حکمەتی یەکەمیان کە مارەی کردوون بەس لەبەر ئەوە بۆ مەسەلەی حکمەتی دینی کە دینەکەی بڵاو بێتەوە. یەکیان کەچ بۆ کە حەزەتی عایشە ئەویش باسێکی حکمەتەکەی بۆچی مارەی کردووە. بەهۆی خاڵی دووەمیان بۆ ئەوەی کەوا دوژمنایەتی نەیاڵێت لە ناو تیرەکانی قوڕەیشە. تەبعەن غەزوە ڕوویدا، شەڕ ڕوویدا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئافرەتانە کە بێوەژن مابوونەوە مارەی ئەکردن بۆ ئەوەی کەوا بەهۆی خزمەتی و کەسایەتیەوە ئەگەر دوژمنایەتێکی دروست بوو بێ بۆی شەڕۆ، ئەو دوژمنایەتیە بەهۆی ئەم زاوە خەزوورات و خزمەتیەوە نەیاڵێت. یەکێتر لەوانە خاڵی ئیجتیماعی کە ئولفەت پەیاکە لە بین قەبیلەکانە، یعنی ئەم قەبیلانە
مەسەلە پێغەمبەری خوا لە چەند قەبیلەی خێزانی هێناوە ژنی مارە کردووە لە قەبیلەکانی عەرەب بۆ ئەوەی کەوا ئولفەت بە یەکەوە پەیاکەن. یەکێتە لەو خاڵانە بۆ تعلیم و خزمەتی شەریعەت. ئەگەر بێت و حەزری عایشە خێزانی پێغەمبەری خوا نەبوایە نیوەی دینی پێغەمبەری خوا ئافەوتات کە خوا وعدی دا ئەم دینە پارێزێت. حەزری عایشە کە پێغەمبەری خوا مارەی کرد کچێکی گەنج بوو لەبەر چی بوو؟ لەبەر ئەوە بوو کۆمەڵێک شتی نهێنی لە بینی ژن و مێردا هەیە. ئەگەر ئافرەتی کۆ حەزری عایشە گەنج زاکیرە بەقووەت زهن باش زاکیرە باش نەبوایە ئەفەوتا. بۆیە پێغەمبەری خوا من نیوەی ئەم دینەدان لەم ئافرەتەوە وەرگرن. ئەوە حکمەتی تعلیم لە حەزری عایشە کە پێغەمبەری بۆیە هێناوێتی ئەم دینەی پێسپاردووە و ئەم دینەش ئەم ئافرەتە بەڕێزە ئەم دایکی ئیماندارە حەزری عایشە ڕایگرتووە کە خوا شایەتی باشەی بۆدا کە خوا وەڵامی ئیفکچی و بۆتان شێکانە داتەوە کە ئەمە پاکترین ئافرەتە کچی پاکترین پیاوە کە حەزری ئەبوبەکر سیدیقە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. ئینجاوە هەروە بۆ ئیسباتی حکمی شەرعی زەینەبی کچی جەحش پورزای پێغەمبەری خوا بوو سڵ زەیدی کوڕی حاریس خزمەتکاری پێغەمبەری خوا بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هات وەکو وتمان هەر هاتنەکەی ڕەحمەت بوو هاتنەکەی مەسەلەی کۆیلایەتی نەهێشت ئاماژە بوو کەواتر کۆیلە ئازاد بێ ئینسان حوڕ بێ. چینایەتی و مەسەلەی ئەم پلەبەندێکەوە کۆمەڵگا بوو ئەمە ئینسانێکە هەزاران خەدەمی بوو پێغەمبەری خوا هات ئەوەی نەهێشت لە خۆیەوە دەستی پێ کرد. زەیدی کوڕی حاریس خزمەتکاری پێغەمبەری خوا بوو لەناو قوڕەیشا بە زەیدی کوڕی محەممەد مەشهوور بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پورزای خۆی لێمارە کرد. زەینەبی کچی جەحش کە مارەی کرد لێی خەڵکی قوڕەیش کەوتنە قسەکردن چۆن ئەبێ ئافرەتی وا بەڕێز ئافرەتێکی حۆڕ بدێ بە کۆیلەیەک هات نەم قسانە. پێغەمبەری خوا فەرمووی ئیسلام دینی ڕەحمەتە ئیسلام ئینسانەکان بە یەک چاوسەیرەکە ئەبێ بیدەینێ پێیدا. زەید تەبعەن بە زەیدی کوڕی محەممەد مەشهوور بوو لەناو قوڕەیشاوە عادەت بوو ئەگەر کەسێک ژنێک بێنێت بۆ کۆیلەیەکی خۆی ئیترۆکو چۆن ژین بۆ کوڕەکەی خۆی یەنێ ئەبێتە بووکی و دەستنوێژی ناچی و حرامە لێی ئەو کۆیلەیش کەوا هێناوێتی ژنی بۆ هێناوە ئیتر وەکو بووکی خۆی وابووە کچی خۆی وابووە مەسەلە حرام بۆ لێی بەڵام لە ئیسلامەوە نییە کوڕی خۆت نییە تا لێت حرام بێ. ئایا تا دەخوارەوە فەرمووی ما كان محمد أبا أحد ولكن رسول الله وخاتم النبيين. پێغەمبەر باوکی هیچ کەس لە ئێوە نییە ینی باوکی نەسەبی ینی باوکی ڕۆحیمانە پێغەمبەری خوا باوکی نەسەبی کە ئێمە لە پێغەمبەر بۆ بین ئەمە سەحابانە. خوا فەرمی پێغەمبەر پێغەمبەری خوایە و کۆتایی پێغەمبەرانە و خاتەمی پێغەمبەرانە. کەس ئیتر بانگی زەید نەکا بە زەیدی کوڕی محەممەد بەڵکو ئودعوهم لآبائهم. خوا فەرمێت کۆیلەکان بە ناوی خۆتان وەکەن بە ناوی باوکو باپیری خۆیان و بانیانکەن. ئیتر ئەوە زەیدی کوڕی حارس نیسبەت درا پاڵ باوکی و کراوە بە ناوی باوکی خۆیەوە پێغەمبەری خوا ئازادی کرد فەرمی پێی نەڵێن زەیدی کوڕی محەممەد. ئەو ژنەی پورزای خۆشەی بۆ هێنا زەینەبی بۆ هێنا بەڵام دوایی نەگونجان بە یەکۆ زەید تەلاقیدا کە تەلاقیدا پێغەمبەری خوا مارەی کرد بۆ دڵنەوایی ماڵی پوری و هەروەها بۆ ئیسباتی حکمی شەرعی خوا ئەمری پێ کرد فەرمی ئەو کە تەلاقیدا تو ئەبێ مارەیکەی ئەو کولتورە سەقەتە کە عەرەب کردوەتی بە عادەتی خۆیان کە ناتوانن ژنی کۆیلەکانی خۆیان مارەکەنەوە خوا فەرمی ئەوە حکمی شەرعی نییە حکمی قەرەقوشی خۆیانە تۆ بەتاڵی کەرەوە ژنەکەی زەید مارەکەرەوە بخۆت. پێغەمبەری خوا مارەی کردەوە بۆ ئیسباتی حکمی شەرعی. اینجا بۆ دڵنەوایی ئەو هەموو ئەفرەتە بێوەژنانەی کە بەتەمەن بوون مێردەکانە کوژرا بوو کەس نەیەویستن پێغەمبەری خوا مارەی کردنەوە بۆ ئەوەی کەوا دڵنەوایان بکات. ئەم حکمەتەی تیا بوو حکمەتی دڵنەوایی و کۆمەڵایەتی تیا بوو. اینجا و هەروەها بۆ شارەزابوون لە سونەتی پێغەمبەری خوا ئەرزم کردنی ئەوەی کە ژن ئەزانێت لە سڕیاتی پیاو بەڕاستی باوکو دایکی مناڵەکانیشی نازانێ. بۆیە ئەم هەموو ئافرەتە کە پێغەمبەری خوا هێناوەتی حکمەتەکەی ئەمانە بوو کە ئاماژەمان پێکرد نەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە بێکەوە مستەشریقەکان و
دیموکرات خوازەکان و شەهوەت بازەکانی ئەمڕۆ باسیەکەن و نسبەتەن پاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خۆیان لە ناحیە ئەخلاقەوە ڕووخاون بەڵام زاتێک و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو قوڕەیشا هەموو شتێکیان پێوت بەس نەیانتوانین نسبەتی بەد ئەخلاقی بنە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پیانوت ساحر پیانوت جادوگەر بەس نەیانوت پێغەمبەری خوا پەلاماری ئافرەتێکیدا بە چاوی خیانەت سەیری ئافرەتێکی کرد نەبوو ئەمە بەڵکو هەموو عەرەبیش حەزی کردو پێغەمبەر خوا دەزاوای خۆی ئەوەندە پیاوێکی بە ئەخلاق و ئەمین بووە حتا مستشرقە بە ئینسافەکانی ئەڵێن محەممەدی کوڕی عەودانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئینسافە قسەکەن زاتێک بووە وەک چۆن بەڕاستی ناحیەی ناموسی ناحیەی ئەخلاقی بەرزترین ئەخلاقی بووە و ئەو ژنانەی هێناوەتی بۆ ئەم خاڵانە هێناوەتی خۆشەویستان کەواتە حتا پێغەمبەری خوا زۆر کەم دەست بووە یعنی فەقیر و هەژار بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا بە قەرزاری مردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا جارێک ئەم هەموو ئافرەتە کە خێزانی پێغەمبەری خوا بووە حەزی ئەنەس ئەفەرمێ پێغەمبەری خوا لە دوا حەزی خەدیجە 9 ئافرەت خێزانی بوو بێ لە مارەی قیبطیش کە هێرەقل بە هەدیە بۆی نارد پێغەمبەری خوا مارەی کرد و مناڵێکی لێی بوو ئازادیشی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر ڕەحمەت بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ هەموو چین و تەوێژەکان ئەفەرمێت حەزەت ئەنەوە 9 خێزانی بوو پێغەمبەری خوا هەر شەوێ لە هەر ماڵێکیان ببووە هەموو ئافرەتانە هاتن بۆ بێ لە خزمەتی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه و سلم هەندێکیان لە خێزانەکانی گلەی و گازندەی ئەوەیان کە کەوا پێغەمبەری خوا هەژارە و ناڕەحەتە و توانای ئەوەی نییە کە بەڕاستی بژێویان دابینکە ڕەخ نەیانگرت بەڵام خوای تەبارەک وتەعالا لەسەر پێغەمبەراتە جواو فەرمووی پێیان یا ئەیوهە النەبیو قل لأزواجك إن كنتن تردن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا وإن كنتن تردن الله ورسوله والدار الآخرة فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما لە سورەتی عەزاب خوای تەبارەک وتەعالا فەرمێ ئەی پێغەمبەری خۆشەویست تۆ بڵێ بە خێزانەکانت ئەگەر ئێوە ژیانی دنیا و زینەتی دنیا و جوانی دنیاتانەوێ فتعالەینە ئومەتیعکن وأسرحكن سراحا جميلا وەرە تەلاقتانە دەم جا مۆلێتان هەر کەس بڕوا بەدەم کار و ئیشی خۆیەوە وإن كنتن تردن الله ورسوله ئەگەر ئێوە خوا و پێغەمبەری خواتانەوێ دینی خواتانەوێ قیامەتتانەوێ فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما أخوي تبارك الله بوي ئامادە کردوون بۆ ئەوانەی کەوا چاکەکارن لە ئێوە چاکەخوازن لە ئێوە ئەجر و پاداشێکی گەورە لە ڕۆژی قیامەتە حتا پێغەمبەری خوا فەرمووی بە حەزی عایشە بڕۆ بە باوکت دایکت بڵێ مخەیەری بە یەکە ئافرەتەکان بڕۆ مخەیەر بن کام لە ئێوە حەزەکە با بڕۆ من ژیانی دنیای بۆ دابینەکەم و جاب مولي حەزی عایشە فەرمی یا رەسوڵ الله پرسی باوکو دایکی بۆ چییە من ئەو دەقەی بڕیارم داشوو بە تۆ بکەم بەڕاستی تۆم خۆش ئەوێ و بەخوا و پێغەمبەری خوا ڕازیم قیامەت مەوێ و دنیام بۆ چییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی مانای وایە ئەمە بەڵگەیە لەسەروێ کە تۆ حەز ئەەکەی بمێنێتەوە بەس لێرە ئەوەیە ئەم خێزانانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی هەژاری تینی بۆ هێنان بەڵام خوا دیفاعی لە پێغەمبەری خوا کرد فەرمووی پێیان بڵێ پێیان بفەرموو حەزەکەن ئەوە ژیانی دنیا با جا بنەوە لە تۆ قیامەتشانەوێ ئەگەر خوا و پێغەمبەر نەخۆشەوێ بالای تۆ بمێنەوە خوا پاداشی گەورەی بۆ دابین کردوون ئەم پێغەمبەرە نازداری ئێمە بەم کەم دەستێشەوە بەم فەقیر و ژارێشەوە ئەم ئافرەتانەی هێناوە تەنها لەبەرەو حیکمەتەرەم و کە ئاماژەمان پێکرد خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێ یا ربی خوای گیان لێت ئەپارێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاترداران لە پێغەمبەران پیاو چاکانت خوای لە گوناه و تاوانی خۆمان و باوک دایکمان خۆش بێ یا ربی خوای ڕەڵی پێغەمبەری خوا جێمان کردەوە دەرمان مەکە یا ربی خوای شارەزە مەکە لە دینەکەی خۆت یا ربی خوای گیان لە سونەتی پێغەمبەری خوا لا نەدەین یا ربی خوای گیان لە سونەتی پێغەمبەری خوا شارەزامان کەی یا ربی خوای گیان دەممان تەرکەی بە ذکر و سڵاواتدان لەسەر پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ناومان تۆمار کەی لە دەفتەری تایبەتی پێغەمبەری خوا ناوی خۆمان و باوک و دایکمان ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه شفاعەتمان بۆ بکە
بانگمان بکە و دەرمان نەکا یا ربی خوا دڵ دەرونی هەموو لایەکمان نورانیکەی بە نوری معرفەت خۆت و پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە ماڵ و منداڵمان بکەی بە ئیمان و بمانژێنە و بمانبرێنەوە زیندوومان کەرەوە یا ربی خوا شیفای جەستە و دڵ و دڵون و ڕۆحی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشەکانی ماڵەوان بی شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی یا ربی خوا ئەوانەی داوای دوعای خێران لە ئێمە کردووە هەر گیر و هەر گرفت و هەر مشکیل و هەر کێشەیەکیانێ خوایە لەبەر خاتی و پێغەمبەر نازارە حەلیان بۆ بفەرموو چارەسەری کێشەکانی ئێمەش ئەوانیش بکە یا ربی خوا گیان ڕزق و ڕۆزی حەڵاڵی هەموو لایەکمان بە یا ربی خوا هەموو قەیران و ناڕەحەتی ڕووی لە وڵاتمان کردووە لەبەر جاه و مەقامی و پێغەمبەر نازارە لەسەرمانی هەڵگرە لە ڕۆژی قیامەت شارەجەر ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله عشمان بکە لەسەر حوزی کەوسەر چیمەنەکانی بەهشت لە خزمەت و پێغەمبەر و ئەو پێغەمبەر نازدارە و سەحابەکان و دۆستان و عاشقانی و پێغەمبەر نازارە یا ربی خوا حەشرمان بکەی بە دەستی مبارکی و پێغەمبەر نازارە ئاوی کەوسەرمان بیتێ لە تیونەتینەک بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم